لە گوڵە خانم هاتوون بۆ ئەوی ئاشناتان بکەم بە ڕەمەزانی یەکێک لە کەسایەتیە دیارەکانی کوردستان ئەمیش بەڕێز محەممەدی حاجی محمود سکرتێری حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستانە لەگەڵم بن. سڵاو لێبێ بەڕێز محەممەدی حاجی محمود سکرتێری حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان و یەکێک لە کەسایەتیە دیارەکانی کوردستان. زۆر سپاس. بەڕێز محەممەدی حاجی محمود، ئێمە لە پرۆگرامی پاشیف کەسایەتی دیارەکانی کوردستان بەسەر دەکەینەوە بزانین لە شێوە ڕۆژێکی ڕەمەزاندا چۆن ژیانی خۆیان بەڕێ دەکەن. مالەوە دەست پێ بکەم لە کەیەوە بە ڕۆژوو دەبی چکە تو زۆر پابندی بە ئاین. زۆر بەخێر بێن سپاسان دەکەم. وەڵام من بە ڕۆژوو کاتە بە ڕۆژوو بوومان و لەسەر ڕۆژوو لەسەر نییە بیگرە بۆ دایک و باوکشتی وا بگەرە بۆ ئانی تری بگرە لەبەرە خۆی ڕۆژوو لەسەر نییە لەو کاتۆم ڕۆژوەگەرم بە تووشیان نەدەگوت ڕۆژێک نیوە بە ڕۆژوو بە ڕۆژی دووەم نیوەی دی بۆ پیانەوتینان تۆ تا نیوە ڕۆژ بیگری هەر قوبۆڵەوە ئەمانە بەڵام من هەرم گرت ڕۆژوو لەبیرم بێ ڕۆژوم نەخواردووە لە 15 ساڵی لە شابوون لە پێشمەرگاتی شاب وەختیشم ناکردەوە. زۆر باشە. شەو ڕۆژێکی ڕەمەزان بە چی مەشغوڵ دەبی؟ وڵا هەمووی بەش کراوانی وەختەکانم بەش کردووە مەسەلا لە پارچە و ناکەم وەکو پاشێ و هەڵسە و نان خۆوانە ئەوم بە ناکرێت نەم کردو هەر پارچە و ناکەم من بەیانیان من زوو هەڵەسم لە سەعات 5 هەڵەسم هەندێک پیادە ڕێوی یەکەم ئەگەڕێم دوای ئەوانە چمە ناو باخ و بۆ گەڕان تا سەعات 11. لە ژووری پێشوازی میوانە لێرە میوانخانەی خۆی ئێرە پێشوازیکردی لە شاندی فەرمی با بڵین پارتە کوردستانیەکان و خەڵکی هەموو کەسێک لێرە پێشوازیە کرێ. ئێمە کاتی خۆشی مامەستا شێخ محەممەدی بەرزنجیار ناوینە ماڵی ئاشتی ئێرە کە زۆر ڕێککەوتنی ئاشتی یان ڕێککەوتنەکان زۆری لێرە کراوە ئەوەی شەڕی ناوخۆ و کێشەکان و ئێران و هەموو ئەوان لە ماڵی ئاشتی. ئێستا پەیوەندیتان چۆنە لەگەڵ پارتە کوردستانیەکان؟ پەیوەندیمان لەگەڵ پارتە کوردستانەکان ئێمە باش بووە هەر باشە و باشیشە بێ. خۆتان نزیکتر دەبینین لە پارتیان لە یەکێتی؟ ئێمە لە هەمویان نزیکین، ئێمە لە یەکێتیش نزیکین، لە پارتیش نزیکین، لە هەموو حیزبەکانی تریش نزیکین. ئێمە پەیوەندیمان لەگەڵیانە هەیە. مەسەلا ئێمە کاتی خۆی جەبهەی جەوقەتە بوو ئێمە و یەکێتی و حیزبی شیوعی وانە، دوای جەبهەی جووتە بوو ئێمە و پارتی و حیزبی شیوعی و حیزبەکانی تر، دوای جەبهەی کوردستانی هەبوو یەکێتی و پارتی و هەموو حیزبەکانی تر، دوای هاتینە سەر جەبهەی ڕیفراندۆم. دوای جەبهەی ڕیفراندۆمیش هەبوو هەموو پێکەوە بووین. بۆچی ڕیفراندۆم نەگەیشتە ئەنجامەی کەوا خەڵک دەنجی بۆدا؟ من پێم وایە ڕیفراندۆم گەیشتوتە ئەنجام. ڕیفراندۆم ئێمە دەنگماندا بۆی دەوڵەتمان هەیە. ڕیفراندۆم گەیشتوتە ئەنجام. ڕیفراندۆم جارێکی تر دووبارە ناکرێتەوە. ڕیفراندۆم من پێم وایە کورد ڕیفراندۆمیشی هەر پێویست نەبوو، چونکە کورد هەمووی هەر کوردە لێ پرسی بڵێ تۆ دەوڵەتت دەبێت یا ژێردەسەی میلەتێکی. تو یەکێک بوو لەوانەی کە زۆر پشتگیری ڕیفراندۆمت کرد. من ئێستا پشتگیری ڕیفراندۆمەکەم بۆ کورد هەر ئەبێت بێتە دەوڵەت لە نەتیجەکەدا جاچکەی ئەبێت ئەوە شتێکی تر. ئێمە خۆمان مافی چارەنووس و فیدراالیمان هەڵگرتووە لای خۆمان وەکو حیزب، بۆیم پێمە کورد هەر ئەبێت بێتە دەوڵەت. خۆ لە قورئانە ناتوە لەو نزیکانە ئێمە خۆ لە قورئانە ناتوە کورد هەتا ژێردەسەی میلەتەکانی تر بێت. ڕێکەوتنێک کرا بۆ با بڵین هەناردەکردنی نێوتی هەرێمی کوردستان لە نێوان هەردوو سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و بەغدا. تو یەکێکی لەوانەی کە زۆر دژی ڕێککەوتنی لەگەڵ بەغدا زۆردا لێدوانی وا دەدەیتی تر ئێستا پێمان بڵێ ڕات چیە لەسەر ئەو ڕێککەوتنە؟ ئێمە لە بواری خەباتی نەتەوەی نیشتمانی داین. خەباتی نەتەوەی نیشتمانی تەنها خۆ بە چەک نییە. ئێمە گفتوگۆ قۆناغەکانە گفتوگۆیە و دانووساندنە وەرگرتنە دانە هەموو ئەمانە بەردەوامە بێت و ئێمە میلەتێکین. ئێستا قەزیەکی گەورەمانەیە، قەزیەکە ئێمە ئێستا زۆر گەورەی لە دنیادا، قەزیەی کورد بۆتە قەزیەکی گەورە لە پێشی فەلەستین و ئەوانی تریشە.
بۆیە من پێم وایە ئێمە کوردە و ماوەیەکی زۆرە خۆی حکمی خۆیەکات و وەکو دەوڵەت مامەلەما لەگەڵ ئاکرێ ئێمە پێشتر ئەو چەک و تەقەمەنی هەتا لە شەڕی داعیشا بۆمان هات لە دنیاوە ئەیاندا بە عێراق درعەکانی لێ دەکرد ئەنجیاندا بە کورد بەڵام ئێستا ڕاستەخۆ تەسلیم وەزارەتی پێشمەرگە ئەکرێ ینی ئەمانە هەنگاوی گرنگن بەڵام کێشەیەک دروست بوو دادگای پاریس هەرچەند تۆ لە لێدوانێک گوتو بووت کە ئەمە دژی کووردە دادگای پاریس و دادگای بەغدا دژی کورد و ڕێگرن لە کوردستان بەڵام ڕێکەوتن کرا بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا تۆ لەسەر ڕێکەوتنەکە ڕات چییە؟ من پێم وایە هەموو ئەو دادگایانە هەموو ئەو هاوپەیمانانە ئەوەندەی بەلای دەسەڵاتە ئەڕۆن بەلای میلەتانە ناڕۆن و بە دادگای پاریسیشەوە هەموو لەژێر تەسیراتی سیاسی وڵاتە زلهێزەکاندان ئەوە من دڵنیام لەوەیان چونکە ڕەنگە مەراوردیەوە بکەن 300 میلیۆن عەرەب هەیە ڕەنگە کورد کەمتر بێ لەوان پەیوەندیی باشمان لەگە فەڕەنسا هەیە ئەوانە ڕەنگە بابەتێکی بێت ئەوە بابەتێکی تربێت ئەو دادگایە تەنها دادگای فەڕەنسا نییە ئەو دادگایە لەژێر هەیمەنەی ئەمریکایە لەژێر هەیمەنەی بەریتانیا لەژێر هەیمەنەی وڵاتانی تریشایە ئەوە تەنهاینی ئەوانی ئەو دادگایە ئێستا کلیلی نەوت لە دەستی کووردە لە دەستی کووردە کورد بێوێن ناتوانێت بفرۆشێت عێراق کورد نەیەوێت ئەتوانێت بفرۆشێتواتە کلیلەکە ئێستا لە دەستی کووردە بیر لە دەستی کووردە هێز لە دەستی کووردە هەموو شتەکان ئەو ڕێککەوتنت بە باش دەزانی ئەوانە بۆیە من پێم وایە ئەم ڕێککەوتنی قۆناغێکە باشیان خراپ قۆناغێکە من پێم باشە بۆ ئەم قۆناغە ئەو ڕێککەوتنە بەس زۆر جار باسیەوە دەکەی متمانە بە بەغدانیە ینی پێت وای ئەم جارە یەکشتە دەیە من جیاوازیەکەیە تا ئێستا ماوەی ئەو 20 ساڵە عێراق ڕووخاوە سەدام لە بینی کورد و بەغدادا هیچ شتێک بە نووسین نەکراوە یەکەم جارە لە بینی سۆدانی و لە بینی هەرێمی کوردستانە بە نووسین و بە خاڵ و بە خاڵبند باسی ڕێککەوتنی ئەگەر ئەو بووە ڕێیسی وزەرات چی بکات لە کوردستانە ئەمە خۆی بۆ یەکەم جارە ئەوە کراوە پابندبوونێک دروستەکات لە عێراق لەگەڵ هەرێمی کوردستاندا ئەوە ڕەنگە یەکیان بێ یەکێتریان ئەوەیە عێراقیش گەیشتە ئەو قەنەعاتەی کە پێش ئەوان عەبدولکەریم قاسم هەبوو عەبدولسەلام عارف هەبوو ڕەحمان عارف هەبوو ئەحمەد حەسەن بەکر هەبوو سەدام هەبوو کە دژی کوردون گەینە کوێ چیان بەسەر هات چارەنووسیان بۆ کوێ ڕۆیشت بۆیە من پێم وایە بیرکردنەوەی سۆدانی ڕەنگە بیرکردنەوەیەکی واقعانەیە کورد ئەگەر تا سەربەخۆ نەبێت کێشەکانی بەردەوامە چونکە ئێمە قەزێمانەیە ئەوان کێشیان هەیە یەکێک لەو بابەتانەی کە تو بەردەوام قسەی لەسەر دەکەی کێشەی تەعریب و بە عەرەبکردنی بەردەوامە و هەتا تو لە شوێنێک دەڵێ ڕێگەمان بدەن ئێمە تا خانەقین دەڕۆین بە چەند کاژێرێکی کەم ئەڵێ مەگا حکوومەتی هەرێمی ئیلتیزامی هەیە ئیلتیزامی هەیە لەگەڵ بەغدا ئیلتیزامی هەیە لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئەوروپا لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران ڕەنگە هەندێشتی پێ نەکرێت بەڵام ڕێگەی ئێمە بدا ئێمە ئیلتیزاممان بەڵێ ئێمە توانین ئەو هێزتان هەیە بەڵێ هێزمان هەیە و ئەشتوانین ئەگەر ئەوان ڕێگەمان بدەن لە خانەقی و هەتا ڕادە سنجار ئەو هێزتان لە کوێ هیناوە ئێمە هێزمان هەیە پێشمەرگەمان هەیە لە 76ەوە پێشمەرگەمان هەبووە و ئێستاش خۆشیان پێشمەرگە دێرینەکان کوڕەکانیان کوڕەزاکانشیان پێشمەرگەن چێ بە پاڵپشتی ئەو هێزەی ئێوە دەکا حکوومەتی هەرێم ئێمە هێزەکەمان دوو سێ جۆرە هێزێکمان بەشی لەسەر وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستانە هێزێکمان لەسەر وەزارەتی پێشمەرگەیە هێزێکیشمان خۆمان یارمەتی ئەدەین ینی خۆمان وەکو چۆنی سایەکێتی پارتی هەفتا هەشتیان هەیە ئێمە هێزێکمان هەیە اینەکەی ئێمە نازانم 60 یان 90 نازانم کامیانە ئێمە ئەوەی نوێ کە تازە دروست دەکرێت هەمان بۆ ئێمە باسی لە میدیاکان لەو کۆتاییانە باسی ناونووسین بکرێت نەک 20 تری دروستەکەم هێز چونکە وەزعی عێراق استقرار نییە باشە وەزعی منتەقەی استقرار نییە ئەوەی لە میدیاکان باس کرا کە ئێوە ناونووسینی خەڵک دەکەن بەوەی هێزێکی ئێستای بەردەوامی ناوی چەند کەستان نووسە تا ئێستا 9000 شتێکمان نووسیەوە 9000 فایلیان تەسلیم کردووە شتەکان لەسەر وەزارەتی پێشمەرگە دەبێ ئەو دوای خەرایی لێ دێن سەر کێ دەبێ دوای پێتاڵی کە لەسەر کێ بۆ کاتەکە هێزەکە تەسبیت بۆ کاتاڵی باسی هەڵبژاردن دەکەین و بەرەو هەڵبژاردننی کوردستان دەڕۆین پەرلەمانی کوردستان چۆن ئامادەکاریتان کردیە تەسەوڕ و پێشبینیتان چییە خۆمان ئامادە کردووە ئێمە پێمان وایە گۆڕانکاری زۆر ڕوویداوە هەم لە ناو خەڵکا ڕوویداوە گۆڕانکاری و هەم لە لای ئێمەشەوە ڕوویداوە کۆنگەرەمان گرتووە کۆمەڵێک پیاچوونەوەی گرنگمان کردووە ڕێخستنیەکانمان زیاتر کردووە فراوانتر کردووە بە تاکید ئێمە بۆ ئەم هەڵبژاردنە خۆمانمان ئامادە کردووە وا دیارە ئەو جارەی ئومێدت هەیە کورسی باشتر بێ زیاتر بێن قسەتان کردووە بستە ناو هاوپەیمانی لەگەڵ هیچ پارتێک ئێستا باسمان نەکردو هاوپەیمانی
ئەمە سەبارەت بە دۆخی سیاسی کوردستان و پارتی سۆسیالیست دیموکراتی کوردستان هەندێکی باسی ژیانی ڕۆژانەی خۆت دەکەین بە تایبەتتر کە تو زۆربەی کات لە ڕەمەزان و لە غەیری ڕەمەزانیش خەریکی باخەکانت دەبێ بە یەکەوە بچین بۆ ئەوەی لەوێ باسی باخەکان و ژیانی ڕۆژانەی تۆش بکەین. لە ڕێکە هاتین وتت ئەمە تراکتۆرەکانە و پێم وایە ئەمە کۆنترینشیانە وایە؟ بەڵێ ئەو کۆنە. ئەمە تەمەنی چەندە یان با بڵێن ساڵی چەند دروست کرا؟ مۆدیلی 53 53 بەڵێ هەموو شتەکانی ئاسنە تایەکانی پێشێ ئاسنەوە ئەمانەشی ئاسنە بەڵێ ئەوەی زۆر تایەکانێتی وتە بەڵێ تایەکانێتی ئەوانی بەڵێ ئەمە بە بەنزینی شەکە بەڵێ فەڕەنسیە تایەکانی تەورە ئەمە کۆنن ئەمانە. ئەمە جیاوازی چییە لەگەڵ ئەوانەی دیکە ینی بۆ تا ئێستا پاراستوتە؟ ئەمە خۆی بەهینە مەسەلا ئەمە جیاوازەکەی ئەمە کاتی خۆی هاوین ئیشی پێکردەوە هاوینان زیاتر ئیشەکە بۆ وشکەکەن ئەردی وشکەکێڵێ ئەم دوو گاسنی هەیە گاسنەکانی ئەم هایدرۆلیک نییە حەبلێکە ڕایکێشی بەردەبێت و لایەکێشی داکەوێتەوە هەمووی ئاسنە ئەمە هیچ پارچێکی هیچ دیپەوە نیە هەمووی لە ئاسنە تایی پێشی دوای هەمووی ئاسنە هیچ شتێکی تی پێوە سلف لێدانی چۆنە؟ سلفی نییە بە هەندێک بۆ هەندێک بەمە ئیش دەکات بۆ هەندێک ئیشەکات ئەوان لە بادەی ئەوە ئیش بۆ هەندلاکات سلفی نییە. ئەوانی تر ینی ترێکتۆرەکانی تر هەمویان بەکاری دەینن کاکەمە؟ بەڵێ ئەمەش سینیە ئەمە بۆ ناو باخە بڵێ بۆ ناو باغ بەکارێت ئەوەی هەر بۆ ناو باغ بەکارێ ئەوەی ئەولایەنە ئەوەی بچووکەکە ئەو بچووکە بەڵەوە بۆ ناو گۆل و باخوانە فۆرگەسنە ئەویان فۆرتە ئەو فۆرتە مۆدیلی ئەوە 60 بەڵێ ساڵی 60ەکانە ئەمە فۆرگەسن ئەمە تازە ئەمە بەڵێ یارانە ئەمە بۆ خۆشت لیان دەخڕێەوە نییە؟ بەڵێ بەڵێ خۆشم ئیشیان پێەکەم بەڵێ ئەمە ئەنتەری هەشتایە ئەمە کۆنە لە کوردستان وانە زۆر کاری ئەمە 6 بستۆنە بەڵێ ئەمە بەخوتە زۆر بەخوتە ئەمە لەو فەرگەستنە بەخوتەرە 6 بستۆنە ئەوەی هەر ئەنتەر هەفتایە کراوە بە دەبڕکسل بەڵێ کراوە بە دەبڕکسل ئەوانە دەبڕکسل ئەمانە ئەمە زۆر بەخوت نەمانە بەڵێ ئەمە هەر ئەنتەری هەشتایە بە ئەمە 4 بستۆنە بڵێ ئەوە زیتۆرە ئەوە زیتۆرە ئەویان ئەوە بەقوتن ئەوانەش هەرنیکی ئەوەیە وردیەکە ئەمەیان تیر لێدا زۆر تایبەت ئەمە گیابڕێ ئەمە جاران بە کەرنت و دازگای گیانە بڕی ئیستا ئەمە گیاکە ئەبرێ ئەمە گیابڕێ ئەمە ئەزەکە هەڵەکەنێ هندێکە تەختیەکە ئەمە گۆلی مەرەزە ئەبرێ بۆ گۆلی مەرەزە ئەوە شەستە لێدا بۆ گۆلی تەماتە و شتانە ئەمەش نەوەیەکی ترە هەر گاسنە بەڵام نەوەیەتر بچووکترە ئەمە ئیسپرنگن ئەمانە ئەمە ئەتوانێ مە ئەرزی ڕقیشە ڕەکەنێتە تەنها هەموو شتێکی پێکرێت ئەوانە شەر ئەوەن ئەوەش لە ئاشی هینە ئاشی ئاردە ئاشی ئاردە هینەکات ئارد و شتانەکات پارچەکان هەندێکی وەدەم لێرێ بچی بۆ ناوباخەکە مادەم بۆ خۆت جارجار ترنتور لێ دەخوڕی حەزەکەی هەر بەوە بچین پێش ئەوەی دابەزین دەمێ بزانم لە کێوە تو دەتوانی تراکتۆر لێ بخڕی لە تەمەنی چەند ساڵیەوە؟ وڵا خۆی تراکتۆر هی کاری کشت و کاڵیە بەڵێ ئێمەش جوتیار بووین لەم گوندە هەر لە مناڵیەوە تراکتۆر هەبووە کە تراکتۆر هەبووە بێت فێری بیت و ئیشی بیرت نییە تەمەنی چەند ساڵیەوە دەست بەوە کردووە بۆ خۆت لێی بخڕی؟ ئێمە لە حدودی 60ەکان بووە لەو کاتەوە من ئەمتوانی تراکتۆر ئیش پێ بکەم و لێ خوڕمەوانە وانە خواستە هیچ دەرتوشی ئەوە بوو وەرگەڕان و ئەوانە نەوەڵات نەبووم و تراکتۆر داوێک بەسەر هاتێکی خۆشمان بۆ بجێڵێتەوە وڵی سەراتی خۆشتێکی خۆی تراکتۆر زۆر شتی خۆشی دی هەر ئیشکردنەوە شەو و ڕۆژ وانەیە
بەڵام جارێک لە ساڵی هەشتا بوو بەڵێ هەشتاویەک بوو پێم وایە لەسەر شاخی تالیر بووین تالیر لە ئەکەوێتە بینی شلێر و شارباژێر ئەو منتیقە جیاکاتەوە لەوێ پێشمەرگەمان لێ بوون هەرێمی سێمی سەردانم کردبوون ئەوانتیان ئەچوینە خوارەوە تالیر هەورازە زۆر بەرزەوانەیە جادەکەیشی زۆر پێچ بوو لۆفە بوو هەمووی لۆفەی زۆر بوو بە منیاوت کاگ نووری و کاگ ئەو برادانی کە لێ بوون وتیان بەمتیان تۆ ئین بکە مام ئاراسوانتیان تۆ سیارەکە لێ خوڕە ئێمە لەگەڵ تا سوارە بین کاگ عوسمانی قارمنەوەر کە مەسئولی هەرێمی سێ بوو لە پەنام سوار بوو لە پەنام سوار بوو ئەو ئەترسا کە من سایقەکەم سایق نەبم چونکە زۆربەی پێشمەرگە و کاتە لەسەر حسابی تراکتۆری خەڵک فێری فاقیە بوون تراکتۆرەکان لێ خوڕی پێکیانە خز یاخود تا فێری ساقیە بوون یاخود لە تراکتۆرە فێری ساقیە بوون من پێشتر سیارەم هەبووە لە ساڵی هەفتاکان وانەدا ئەمزانی سیارە لێ خوڕموانە کە سیارەکەم لێ خوڕی کا عوسمان وای ئەزانی من سایقەکەم باش نییە لەم لۆفانە ئەکەوێنە خوار سیارەکە کەوێتە خوارەوە خۆی ئامادە کردو و پەنجەیەکی ئەوە ئامادە کردبوو دەرگاکە بکاتەوە خۆی هەڵداتە خوارەوە ئەو خۆی هەڵداتە خوارەوە میش زانیم ئەو لەگەڵ مایەوە نازانێت من سایقم ئەچوومە سەر لۆفەکە وەختی بوو تایەکە خەری بکرێتە خوار ئەگەڕامەوە ئەگەڕامەوە کە چوینە خوارەوە لۆفەکان زۆرە لە تالیر تا ئەگەیتە ڕێگەی بانە و شەخڵمارێن خوارە کە چوینە سەر عینەکەی چەمەکە بەرامبەری چنارە کە عوسمان هەناسەی کێڵکێشا و سەیری کردن بە سەلامەتی هاتیینە خوار کەزیی لێ نەهات وتی وەڵی ئەوەی لە مزامە لی کردم وتی ئەوەی لە تراکتۆرەوە فێری سایقی بێت باشترین سایقی لێ دەرەچێت قەت لێ مەتەسەوانی کوڕی باشمن لە تراکتۆرە فێری ساقی بوو ئەو میوانە بیانیانەی کە سەردانت دەکەن لێرە هیچ سواری تەلەکتۆرت نەکردوون با زۆریان دێن بەرەوەڵا زۆریان دێن بەسەر ناوزەرعاتەکان بۆ تراکتۆر بۆ ئەیبینێن ئاوا سواری تراکتۆر هاتیینە زۆریان دێن بەڵێ لەگەڵمان ئەگەڕێن بڵێ بچینە ناو تر فەرموو ڕۆژانە چەند کاژێر لێرە دەبینیتەوە کەی دەی کەی دەچیتەوە ماڵێ من بەیانیان زوو هەڵەسم بۆ دوای نوێژی بەیانی سعات پێنجوانە ئەگەڕێم لە پیادە حدوی 2 سعات 3 سعات دەگەڕێم دوایەوە سعات 8 و نیو نۆ ئەچمە دەرەوە بۆ ناو باخ و وانە تا سعات 11 ینی 9 بۆ 11 بەنزیکی لێرەی بەڵێ ئەگەڕێم تا ساعت ئەگەر هین نەبێ مەسایەتی زاماتی کۆبوونەوەیە مەسەلا تەعزیێن سەردانێک میوان ئەو شتانە لە سعات 11 من میوان پێشوازیەکەم سعات 11 میوانەکان دێن تا سعات 2 3 لەگەڵ ئەوان مەشغوڵە بم لە سعات 4 جارێکی ترشم بۆ دەرەوە هەردێوە ناوباخیان هەر ئەگەڕێم لە هەموو شەر نییە ناوباخش ئەگەڕێم ناو گەنم ئەگەڕێم ناو پاق لە ناو جۆ ناو شاغ ئەگەڕێم هەموو شوێنەکان ئەگەڕێم مەسەلا ئستا ئەمڕۆ 23,629 ڕۆیشتوم 16 کیلومتر پۆین 1,792 کالۆریم سووتاندووە 4 ساعت و 20 دقیقەش گەڕاوم لە ناوباخەکە من ئەو سندوقانم بینی و لێرەش سندوقی تر دەبێنی دەستگە لە کاری کشت و کاڵی و باخەوانی و هەنگاوانیشی هەنگیش خۆی ئایدی کشت و کاڵە خۆی هەنگ ئایدی کشت و کاڵە ماسیمانەیە حوزی ماسی ئایدی کشت و کاڵە ماسیشتان لێرە هەیە حوزی ماسیمان لێرە نال شوێنێتر هەمانە ماسیشمان هەیە کشت و کاڵە واتە باخەری کشت و کاڵە هەموو ئەمانە خۆی ئاو ئەرکشت و کاڵە ئەنی ئەمانە مێشتان هەیە لێرە خۆت با بڵین ئەوە دەکەی یان ئەوانی تر هاوکاری دەکەن هەموومانەیەکەن بە ئەوانی تریکەن و منیژەریکەم و ئەوانە ئێرەش هەردینی تێدا مریشکی تێدا ینی تۆ هەنجوین لە دەرەوە ناکڕی نانەوەڵە هی خۆتە هی خۆمانە شەکرشتیشیان نادەنێ نانایشیان نادەینەوەتە بیبینە ئەوە بینێتە لا گوڵی بووەکان و ئەس بێ و گوڵۆشتانەی بووەکان ئەوانە بەکارێنن ئەو کاری تۆزە گوڵی کاری تۆز بۆ هەنگ زۆر باشە ئەوە ژات جێگەی مریشک و قەل و قاز و ئەو شتانە لە ناوباخەکە هەیە باشە لە ناوباخەکە چیتر هەیە
باخەکە ئەولایە هەرمەیە ئەین بەڵێ. بەیە ئەو بەیە بەڵێ ئەوە هەنجیرە ئەولایە ئەولایە خورمال و ئەو شتانەی لێیە بەس لە 195 هەنارە خۆی بۆ خۆی باخەکە یعنی بە ژمارە چەند بەرو بووم چەند زۆر بەرو بووم هەیە لێرە وڵی ئەوەی میوە هەبێ لە دنیا ئەمانە نازانم ئەولایە هەرمەیە بەڵێ. دووسێنەوە هەرمێمانەیە قەیسی تایە هەڵوژەی تایە ئێستا لە بەهارین چی هەیە گێلاس بەهاری؟ هەیە هەموو ئەوانە هەیە ئێستا بەڵێ. نا ئێستا هێشتا هیچ شتێکی وە تۆ پێ نەگەیستا تەنا چوالەمان پێگەیوە چوالە چوالە یا بەڵێ. چقالە ئەوە لە سەر هەمانە و لە گردەکانە بەڵێ. چوالە و چقالەیسا هەیە پێگەیوە گرنگی کشت و کاڵ ئێمە زۆر جارباسی بە تایبەت با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان باس لەوە دەکە کە ئێمە دەبێت بە دوای بە دیلینەوە دابگەڕین بەڵێ بۆچی تا ئێستا نەمانتوانیوە ئەمە جێبەجێ بکەین دەبێ هەمیشە خۆی لە ڕاستی بگەڕینەوە سەرنەوەت خۆی ئەبێت ئێمە کورد بۆ خۆی زیاتر ئەبێت یا وەزارەتی تەختید لە هەرێمی کوردستاندا ئەبێ بەرنامە دابنێت هەموو شتەکانی اقتصادی کوردستان لەسەر چوار هین بەش بکات بەڵێ ئێمە ڕەنگە لە بواری بازرگانیە بەشێکمان هەبێ لە بواری سەناعەدا بەشێکمان هەبێ لە بواری کشت و کاڵا و لە بواری نەوتیشە با باسی کشت و کاڵ بکەین ئەوەی حکوومەتی هەرێم دەیڵێ تەنیا زیاتر با بڵێن شیعارێکە یان بەڕاستی ئیش لەسەرەوە دەکەن جا منەوە بەستمەوەیە چۆنە مەسەلاگە لە 125 ئێمە دانێن دەشتانین بۆ نەوت 25 دانێن 25 دانێن بۆ هەدی هەدی بڕۆین و 25 دانێن بۆ بازرگانی بەڵێ. 25 دانێن بۆ سەناعە چونکە ئێمە بازرگانی لەبەرەی بەحرمانە بەڵێ ڕەنگە نەتوانین بازرگانی گەورە بکەین بەڵام هەر بەشێک خاکەکەمان بەشی ئەوە دەکات بەڵێ. کە لە برین نەوت ئێمە بڵێن کشت و بەڵێ، کاڵ من بابەتە پێم سەرچاوی وایە- هاتمان پێم وایە ئێمە بۆ ئێمە گرنگترین شت لە کوردستان من دەتوانم بڵێم بەڵێ. یا پێش نەوت یا دوای نەوت بەڵێ کشت و کاڵە چونکە کشت و کاڵ هەموو شتەکان ئەگرێتەوە مەسەلا کشت و بەڵێ. کاڵ گۆشت دەگرێتەوە مەسا ئاژەڵ ئەگرێتەوە بەڵێ. ماسی ئەگرێتەوە بەحر ئاوەگرێتەوە بەڵێ. کشت و کاڵ هەنگ و هەنگوین و هەموو ئەم شتانە کشت و کاڵن بەڵێ میوەکان بە هەموو بەشەکانی تا ئێستا وەکو پێویست گرنگی بە گەنم. کشت و کاڵ دراوە گەنم و جۆ و پاخلە و هەموو نیسک و بەڵێ. نۆک و هەموو ئەمانە هەموو ئەگرێتەوە بەڵێ لەبەرەوەم پێم وایە کشت و کاڵ ینی بربڕەی پشتی اقتصادی هەر وڵاتێکە زۆر گرنگە کشت و کاڵ ئێمە ئەرزمان هەیە بەڵێ و ئاومان هەیە و خەرکیشمان هەیە کەسیشمان هەیە بەڵێ بۆ من پێم وایە کشت و کاڵ ئەگەر بێت و حکوومەت دامی بکە بەڵێ ڕەنگە کشت و کاڵ یەکێک بێت لە بەڵێ سەرچاوە گەورەکان مەسەلا ئێستا ئەبینی دەتوانین ئێستا ئەبینی مەسەلا بۆ گۆشت گرانە بێ مەسەلا بەڵێ کەنغەرێک لە ئوسترالیا ئەمریک گۆشت لە هەولێر و سلێمانی گرانە بێ مەسەلا گۆشتی گاچن لە هەندستانەوە جگەری گادێن بە ئەو کوردستان کات داهاتی کشت و کاڵ ئەوەندە دەبی لە برینەوە من پێم وایە شەرت نییە خۆ نەوت بەشی خۆی هەیە نەوت بەشی خۆی هەیە بەڵام تۆ ئێستا لە سەدا 99 لەسەر نەوتت داناوە بەڵێ ئەو کاتە تۆ لە سەدا 25 بۆ نەودا بنێ 25 بۆ سەناعەدا بنێ 25 بۆ بازرگانی 25 بۆ کشت و کاڵ بەڵام کشت و کاڵەکە بە قەنەعەتی من ئەگاتە چل و زیاتری ژەگات چونکە کشت و کاڵ یعنی دەتوانین سەتات چلی داهاتی کوردستان لەسەر کشت و کاڵ لەسەر کشت و کاڵ ئەتوانی چونکە تۆ گەنمت ئەوەندە هەیە لە کوردستان پێویست بە گەنم نییە بیکڕیت بەڵێ تەماتت ئەگەر تۆ بێ هین دروستکەی ساردخانە دروستکەی تەماتە و میوە ئەوەنت هەیە بەشی هاوین ژەکاتە پێویست ناکە لە وڵاتێکی تر بۆ زستانەکاتەوە ناتوانین هەناردەشی بکەین ئەتوانی هەناردەشی بکەیت مەسەلا هەنار یا هەموو میوەکانی تر ئەوەنت هەیە تۆ زۆر لەوە زیاترە کە بەشی بۆ سەرکەوتو نابین لەمە خۆ لە کابینەکانی پێشووتر قەرزی کشت و کاڵی هەبوو ئەخل نا لێرە زانی چۆنە لێرە ئێستا تەماتە و شت لە ئێرانەوە دێنن خیار لە تورکیاوە دێنن لە مەسەلا هەندێک شت لە سینەوە دێنن دار لە مالیزیاوە دێنن هەنار لە میسر و لە سووریاوە دێنن ئەوان هەرزانترن لە کوردستان لەوەی کە لە کوردستان ئەوان حکوومەتەکان دامیانەکەن یارمەتیانە دەن مەسەلا لە ئێران کەسێک مەسا گەنمی هەبێت ئەوە گوێت لێ جاجاڵن گەرمەکەیان کردە ناو بەحر و تەماتەکەیان کردە ناو بەحر ئەمە وان نییە خۆی لە ئەسڵا ئەو تەماتەوەینە سیعری چەند بوو لە بازار خراپیش بێت ئەیکردنەوە لە فەلاعەکە نان فەلازەرە بکە پارەکەی لێ ئەدەنە فەلاعەکە و
واتە خۆیان فەلاحەکان زەرەر دەکەن لێرە فەلاحەکان زەرەر دەکەن چونکە فەلاحەکان حکوومەت دامی ناکە حکوومەت هیچ یارمەتێکی فەلاح نادات ڕەنگە هەندێک فەلاحی خۆی بێ مەسەلا هەندێک مەسەلاڵێ جوتیاراغا هەندێک یارمەتی ئەوانە بدەن بەڵام وەکو فەلاح نا فەلاح ئەبێت تراکتۆری بۆ ئامادە بکەیت بە سیارێکی نیوە بەڵێ مەسەلا جاران حکوومەتی عراقی کۆن سیارەیەک بای 30,000 دینار بوو پیانەوت تۆ تا فەلاحەیەدا بە 1500 دینار بە فەلاحەکە مەسەلا گەنمی فەلاحەکەی ئەکڕێەوە لێ ئێمەش قەرزی کشتکاڵیماندا بەڵام بۆ ئەنجامی ناکوایش بەکێ درراوە بە خەڵکانێک وەریان منەوە فەلاحم و ئەوە 30 ساڵە من لە 32 ساڵات لەم دەیام و تەنانەت ناتون ڕۆژێک بڵێن ئەرە ئەم تۆ چیت کردوە لە وڵاتە ئەی ناتون مەسەلا ئێستا ئەمە ئەو هەموو باخ و سەدان مەسەلا ڕەنگە لە سەد زیاتر دۆنم باخمان کشتتوکەڵ زیاتر شیعاری بریخەدار پێم وایە تەنها شیعاری بریخەدار و لە ژوورەکان و لەسەر تەلەڤیزیۆن باسیەکەن ئەینا وەرن با تراکتۆر بە نیو قیمەت بدەن هەندێک تراکتۆریان هێنا سیارەیان هێنا دوایی هیچ فەرقێکی نەبوو لەگەڵ ئەوەی لە بازار بیکڕیتەوەوانە واتە زۆربەی زۆری مەسئولەکان بۆ خۆیانیان برد تاقیکردنیان داوە فەلاح ئەمە چییە بەڕێز ئەمە خۆی دارەکە تووە بەڵام ئەمە متروبە کراوە یا بڵێن پێون کراوە داری تری لێ نەوەیەکی تری بەڵێ دارێکە توانی هەربێ لێ بێ سێوی لێ بێ مەسەلا پرتەقاڵی لێ بێ یەک دارە ئەمە بۆ توش کراوە بۆ داری تریش کراوە بڵە بۆ هەمووی کراوە وانە هەر ئاینیشت کراوە بۆ هەموو دارەکان نەکرێت لێرە بەرهەمی ئەم باخە ساڵانە دەتوانین بڵین داهاتی سەرچاوی ژیانی تو فەرەهم دەکە ئێمە باخەکانمان زۆرە هەر ئەوە نییە ئەم باخە چەند باخێکمان هەیە ئەو باخانە هەمووی بەرهەمیان هەیە بەڵام ئێمە باخەکان بۆ خۆمان نییە ئێمە هەموو باخێک داوانە بە کەسێک بەشێکی بۆ خۆی بەشێکی بۆ خۆی بەخێوی ئەکات واتە بە تەنهایی خۆمان نییە کەواتە ئەو کەسە دەتوانی بەم بەشە بژێوی ژیانی خۆی بەڵە چەندین خێزان لەسەر ئەم باخانەژی حتمما ئێوەش بۆ ئێوەش داهاتێکی هەیە بەڵە بۆ ئێمەشەتی بۆ ئەو کەسانش کە لەسەر ئەو باخانەژی بەڵێ ئەی بەرهەمی هەنگەوانەکە هەنگیشمان هەیە باست کرد بەڵام بەرهەمەکەی چۆنە ینی هەنگوینمان هەیە مەسەلا هەنگ هەیە 10 کیلۆ هەنگوینی هەیە 8 کیلۆ هەیە بە پێی ئینەکەی خۆیەتی نی لە تا 10 کیلۆ هەنگوین لە یەک هەنگ ئەتوانی وەرگری ینی ساڵانە تۆ چەند چیلۆ هەنگوین بەرهەمدەینی لەوێ بە پێی هەنگەکانە مەسەلا ئەگە تۆ 30 هەنگە دەبێت ئەتوانی 300 کیلۆ هەنگوین لێ بەربێنی 250 کیلۆ هەنگوین لێ دەبێت هەنگەکان زۆرن ینی بەنزیکی بەڵێ ڕەنگە لە حدودی 30 هەنگێک هەبێت پێچێت وەختی نزیکی بانگ بێ تۆش ئەو ڕۆ باش ڕۆیشتی بۆی ئیسراحاتێکی بکەی ڕۆژەکانێکی بانگ و ئەگەر بڕۆینەوە سەروا باش ئێمە کاتێکی باشمان لێگرتی گەیشتینە کۆتایی ئەم دیدارە زۆر سپاس کاتی ڕۆژوشکاندنی شە و سپاسی ئەو دەرفەتت دەکەین زۆر بەخێربێن و زۆر سپاس ڕۆژۆکە بشکێنن زۆر سپاس چیت بۆ بێنم نەئەتوو ئیسرا ئەمن ئەرچویستم ئەوەی دەکەم فەرمۆچ ئەوە ساوارەوەیان برنجە بە ئەوە تاقیکەمەوە باش